زۆر سپاس ئاستیا ئەگەر دیقەتی مەرجەکانیان بین ئی هەردوو لایەن ئاماژەیە بۆی کە نایەنەوێ بەم زوانە ڕێکەون و خۆشیان ئەڵێن ئەگەر ڕێکەوتنیش بێ مەسەر ئێمە 3 هەفتەی ترمان پێویستە کەواتە لەم 3 هەفتەیە ئەبێ ئاڵگۆڕی گەورە ڕووبە و بە شکلێک بێ کە ئەو کاتە یان ئەوەی کە ئەمریکا ئەوێ هەموو ئەو خواستەکانی خۆی جێبەجێ کردووە یان ئەوەی کە بێ ئێران قەناعەت بکە و هەموو مەرجەکانی واشنگتۆنی قبول بێ بێتە سەر مێزی گفتوگۆ و لە ڕاستی شاکاتی خۆی پێشەوەی کە پێش شەڕی 12 ڕۆژەش ڕابەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران خامنەی ڕایگەیاند بوو ئێمە ئەگەر ئەو دانووسانانەش قبولکەین مەرجەکانی ئەمریکاش قبولکەین هەر زەرەرمانە چ ئاشتی بکەین چی شەڕ بکەین هەر وەکو یەکە چووکە بە نەتیجە باسی ئەزمموی لیبیا و ئەوانەی کردبوو ئەوە لەبەرەوە ئەوە یەکێکە لە خاڵەکان وە لەگەڵ ئەوەشە گە دیقەت بێ مەسەن کاتێک کە باز لە پرۆسی ئاشتی و دانووسان و ئەوە کرێکەچی ئەمڕۆ مثلەن هێر ئەمڕۆ مەسەن ڕووداوی زۆر گەورە باسمان کرد کاک دکتۆر ئەفەرمێ ئەوە ئەخیر محاولەکانی ئیسرائیلە بۆی هەتا جەنگەکە ماوە بە دڵی خۆی دەست بووە وابی خوێنیتەوە بەرمەبنای ئەزمموی لوبناان و فەلەستین ئەوە یەکێکە لە احتیمالەکان بەڵام پرسیارێک تۆ لە مەتەڵەکەی هین تێگەشتی نەتەنز ئەمڕۆ نەتەنز لێ دراوە لێ نەدراوە کێ لی داوە بەڵە لێ دراوە ئاژانسی نێودەوڵەتی وزێ ئەتۆم تاکیدیەکە ئەمریکا ئەڵێ من لێم ماوە ئیسرائیلیش دوو لێدوانیە لێدوانێکیانەڵێ ئێمە ئاگامان لێ نییە لێدوانێکیان ئەڵێ بەڵێ ئاگامان لێ و بە هاوەهەنگی لەگەڵ ئێمە کرا ئەویان دروستەکە لێ دراوەستاسە هەر بۆیە لە دەرەنجامی ئەو لێدانە و هێرشکراوەتە سەر دیمۆنای ئیسرائیل ئەوە تا ئەو دیمەنانەی کە ئێستای بینن بە ڕێزان دیمەنی ڕاستە خۆیان چرکە ساتەیە شار و خێرتە نووسێ بۆمان بکە بە فولسکرین با تەماشایکەین یەکەم جاری ئەمە سەختی لێ درێ بەڵێ هەنجاو یەک کەس پێوە بووە بە پێی ڕاگەنراوی فەرمی ئیسرائیلیەکان خۆیان لەبەرەوە ناتانس بۆ لێ دراوە ڕاستە ناتانس لەبەرەوەی کە ئەو مؤسسەی پیتانی یۆرانیۆم لەوێ لە 16 یۆرانیۆمەکە پیتێنراوە لەبەرەوە گومانیان هەیە یا مەترسی ئەویان هەیەوەی کە خۆیان نووس مادام لە 16 یۆرانیۆمەکەی پیتاندۆ ئیمکانی هەیە لەم دوسێ هەفتەیە بتوانن لانی کەم چەند کڵاوەیەک دروستکەن بۆ یەکێ لە هەرە ئامانجەکان لێدانی بنکەی ناتانس ئەوە یەکێکە ئەوەی کە هەر کەسێکیان بڵێ ئێمەنین ئەوە ڕاز نییە لە ئەوەی کە خۆش دوێتە ئیسرائیل یەکەم جاوتێتی ئاگامان لێ نێ و دوایی کاک یعنی ئەم لێدانانە پێویستی بە بیدووە بە بیدوو نەبێ لێدانی بە تایبەتی کە نەتەنس کاگین یعنی 8 مەتر کۆنکرێتی لەسرە و 50 مەتر لە ژێر زەویەوەیە بیدوو نەبێ نایپێکێ بیدوو نەبێ نایپێکێ و لەگەڵ ئەوەشە ئەوەی لێدانەکەی دیمۆنا وڵامێکی ئێرانە بۆ ئیسرائیل لە کاتێکە دیمۆنا بۆ معلوماتت یعنی ئەوەنە ئەمنێتی بەقوتە ئەوەنە پارێزگاری بەقوتە تەنانەت فڕۆکەکانی ئیسرائیلش بۆیان نییە بەسەر ئاسمانی ئەو منتقەیە بفرن یعنی یەک جار فڕۆکێکە خۆیان لە شەڕی شەڕ ڕۆژەیە بەسەریا فرێوەخستیانە خوارەوە وە هیچ فڕۆکەیەک بەو ئاسمانەیە ناتوانێت فڕۆ بۆی ئەوەی کە ئێران وەجگەل ئەوەی کە پێم وایە پێشتریش باستان کرد ئەو موشەکانەی کە نردوێتی بۆ ئەوە باسەکەین ئەوە پێشهاتی لەبەرەوە ئاماژە نین بۆی کە بەڕاستی بەم زوانە ڕێکەوتنێک دروست بەڵێ ڕەنگە دوایەمین چانسی ئێران بێ یان دوایین کارتێتی ئەگەر بیەوێ شەڕەکە بە تەواوی یەکلا بکاتەوە ئەوەی کە پێشەوە ویستم ئەوە بڵێم وتم کاتێکە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی زۆر دقیقن لەسەرەوەی 440 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنرایی بە 16ەیە ئەخۆ پرۆسی پیتانی یۆرانیۆم و ئەو کێڵگە یۆرانیۆمانە مەسن پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە و زۆر نهێنیش ئەنجام درراوە و بە تایبەتی کە ڕووسەکان کارەکەیان کردووە ئێستا قسەکەوی مادام ئەوەنە دقیقن لەسەرەوەی 440 کیلۆیە بە لە 16 پیتێنراوە کەواتە ئەبێ ئاگاداری مەترسیەکانی موشەکانیشیان بن بەڵام چی ڕووی داوە ئەوەی ڕووی داوە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا ئەوەیە کە ڕووسەکان بە جددیتر هاتوونە پشتمۆزوعەکە و پشتیوان لە ئێران وڵات هیچ ئەم پێشاتە تازانە هیچی بەبێ دەخالەتی رووسیانیەوە لە ڕاستە شتێکی شەیە کە جێگای سەرنجاوەیە کە گەر ڕووسەکان داوایان کردبێ ئێران لە بەرامبەر ئۆکرانیا جا بە حەل یا بە دیوی دووهەمی ئەوە یەکێکە لە هەرە احتیمالە سەرەکیەکان و دوێنە شۆپێرە شۆی باسم کرد کە
پەیوەندی نێوان ئیسرائیل و ڕووسەکان زۆر تێکچووە بە تایبەتی ئەو لێدانانەی بەحری قەزوین پەیوەندێکی زۆری بە هەژمونی ڕووسەکانەوە هەیە پێچێ ئەو پێشاتە تازانە ئەو پێشکەوتنە تازانەی ئێران ئەگەر دقیق بێەوە خۆت وەکو تۆتت ئیسرائیلەکانی ئەمریکیەکان نەبن بێگومان ڕووسەکان و ڕووسەکانی بەدوای ئەم بەدەمێک و بەدوای ئەم یاریە ئەگەڕان بەڕاستی ئەوەی کە بتوانن چۆن مەسەلەن ئەمریکیەکان رووسیان گلاندە شەڕی ئۆکرانیاوە تووشی قەیرانێکی گەورەیان کرد بەڕاستی بۆی ئامانج بوو بۆی گرنگ بوو کە ئەمریکا بگلێنێتە شەڕی ئێرانەوە وە چووکە کێشەکان لە بینی تاران و واشنتۆن بوو بە درێژای ئەم چەند ساڵی شەڕی ئۆکرانیا بە تایبەتی بۆیە بەڵام کاک بێسوون قسەکەوەیە بەڕاستی لە هەر حاڵدا یعنی هەموو ئەو احتیمالانەی دکتۆریش باسی کرد هەموو احتیمالانی کە دێتە سەر مێز بۆ ئەگەری دانووسان و وەستانی شەڕەکە هەمووانە بەڵام بەبێ دەست بە سەراگرتنی گەروی هورمز یان دابینکردنی ئیمتیازەکانی گەروی هورمز بۆ واشنتۆن ئەم شەڕە کۆتایی نایە و ئەمە جارێشتر لە دەست نادا وەکو چۆن حوتی ئۆکتۆبریان لە دەست نەدا بەڕووخانی سووریا و هەژمونی ئیسرائیل لە منطقەیە گەروی هورمز جارێکتر ڕێگان نادەن بکەوێتەوە دەست ئێران و ئەم مەترسیانە چەند ساڵ جارێک ئێران دەستی شل کردووە لە ئەمە یەکێکە لە هەرە فاکتە بەقووەکان ئەمە ئیتر بۆ ئەمریکا ئەکرێ لە زۆر شت خۆش بێ یعنی تەنانە لە موشکی بالیستی و چی ئەوانش خۆش بێ بەڵام لە مەسلەی دەست بە سەراگرتنی گەروی هورمز جارێکتر ڕێگا نادا و ئەم بانکێشتەشی بۆ ناتۆ و بۆ هاوپەیمانەکانی بۆ ئەوەیە کە بڵکەکە ئێوە نهاتن بەشداریتان نەکرد ئێمە قوربانیماندا ئێوە خەرجی زۆرمان کرد و دوایەوە بەڕاستی لەمە دووە هاوپەیمانەکانیشی لە کەندا و ئەبێ تێبگەن لەوەی کە مەترسێکی گەورە زعیف کراوە خۆ ئێران لە هەر حاڵدا ئەگەر شەڕەکە ئەم هەفتەیەش بوەستێ 20 ساڵ چۆتە پشتەوە 20 ساڵ پاشەکشەی کردووە سەر ئەوەی پرسیارەی کرد پێرێ مەسەلەن F-35 ئەمریکی پێکراوە خۆشیان پرسڕاستیان بەڵێ ئەم ڕۆژ ئەمریکا خۆی وت ئەم ڕۆژ F-16ەکی ئیسرائیل یەکان پێکراوە ئەمریکا خۆی ڕایگەیان بە فەرمی F-16ەکی بەرکەوتووە لە ئاسمانی ئێران و گەڕاوەتەوە ئەڵێن هۆکارەکە زاتیە بە پێکران نه ئاخر ویستم ئەوە بڵێم F-16ەکی ئیسرائیلەکانیش پێکراوە دەلالەتە لە چی بەڵ ئەو دەلالەتە لە چی لە دەلالەتە لەوەی کەوتم S-400 کە بەر بەردۆمانەکان کە بوو لەلایەن ڕووسەکانەوە چالاکراوەتەوە تەفعیل کراوەتەوە بۆ ئێرانیەکان ئەمە یەکێکە لە هەرە دووهەمەوەیە کە تەکنەلۆژیای تازەی پێدراوە ئێران یعنی هاوکاری کراوە من پێم وایە بەشێکیشی لەم 4-5 ڕۆژەیە پێ بەڵێ ئەم هەفتەیە ئەوە قسەکەوەیە کە بۆ دوای 12 ڕۆژە نەبێ لە سەرەتای جەنگەکەەوە ئەم ئەداعی نەبوو ئێران ئێستا ئیسرائیل ئەمریکیەکانەوە ڕەنگە ڕاست بێ بەنسبەت ئیسرائیلەکانەوە ئیسرائیل ئەوەی هاتن بە ڕژێمەوە ئەوەی کە پشتیوانی ئەوەی جەنابیش دێڵی پشتیوانیکردن لە ئۆپۆزیسیۆن هێشتا ئەم تەرحی زۆرتر ئیسرائیلەکانە و هەوڵیشیان زۆر داوە بەڵام لە ڕاستیە ئەمریکەکان پێم وایە تووشی پاشەکشە بوون لە بەکارهێنانی ئۆپۆزیسیۆن پێیان وابوو یەکەم دوایە و ڕووداوانی بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕوویدا و فۆکەس لەسەر ئۆپۆزیسیۆنی کوردی بوو پاشەکشەیە ڕوویدا و دوایی خۆشیان ئەوەندەی کە گوایە پێیان وە بۆ هێزێکی زۆریان هەیە ئەو هێزە زۆریان نەبوانە فشارێکی جددی بن لەسەر ئێران و دوایی هاتە سەرەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆنی کوردی و ئۆپۆزیسیۆنەکانی بلوچ و ئەهوازی جەڵەن چی ئەڵێن ئاخر خۆ بێ ئەمریکا ئێران وەکو عێراق و سەدام حوسێنی پێشوو بکە ئەنجا ئێمە گەرانتیمان لەو کاتەشا بەڕاستی ئەمە چانسێکی دکتۆر قسەکەوەیە یعنی بەڕاستی ئەگەر ئەوەی لەو کاتۆ لەسەر مێزەکە باسیەکەین گفتوگۆیەک ڕووبا دانووسانێک ڕووبا چانسی ئۆپۆزیسیۆنی کوردی و بلوچ و ئەهواز ئیتر چانسێکی لە سەتایەکی نامێنێ بۆ بەشداربوون لە پرۆسی سیاسی لە سیستەمی سیاسی داتوە جاویستم قسەیەکی لەسەرەوەی کاک بکرد ئەوەی بەنسبەت پرۆژەی ئەتۆمی دیمۆناوە زۆر جیاوازترە لە پرۆژەی ئەتۆمیەکانی ئێران و شوێنەکانی ترەزانی بۆچی یەک جار هێشتویانە فقط لە ساڵی 1965 یەک جار فقط ئەمریکەکان بچنە سەردانی هیچ کەسێک نە ئاژانسی وزەی ئەتۆم ئەم دیمۆنایە بەڵێ هیچ کەس نەیتوانێت بچێتە ناوی هیچ زانیاریی بۆ ئەوەی کە مۆقعەکەشی ڕاستە لە دیمۆنایی سەحرای نەقەبەلە ئەوە بەڵام شوێنێکی بەرفراوانە یعنی ئەوەی کە ئێرانی ئەمڕۆ لەو شوێنەی داوە تۆ زانی باوەڕ وایە باوەڕ ئەو هەموو ئەوەی کە ئێستا تۆ زۆر تەرکیزی و تاکیدی لەسەرەکەی دەلالەتە لەوەی کە ئێران ینی لە ئەوەی کە
چەند شەوی لەوە پێشوتمان ئەو یۆتۆپیایی کە ئەمریکەکان لە پێشترۆ دروستیان کردبوو کە ئێرانیەکان ناتوانن ینی هەموو هەفتەیەک لەمەوە پێشترامی گوستایەوەتی موشەکانی ماتێکشکان 1995 درۆنەکانی ما لە ناو بردووە هێزی وشکە ئەوە دەریاییمان لە ناوبردە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ڕووەدا چ ئەوەی کە بۆ ئەو جززیرەیە لە بەریتانیا وە چ ئەوەی کە ئێستا هێرش لە سەر دیمۆنا و ئیسرائیل دەلالەتە لەوەی کە شەڕەکە چۆتە قۆناغێکی تر و ئێرانیەکان توانا و ئیمکاناتێکی زۆرتریان پیا کردووە و دیسانی بڵێمەوەی کە پێشتریش جەختم لەسەکرەوەی کە ڕاستی ئەو ئاڵوگۆڕە تازانەی لە هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر شوێنەکانی تر بۆ بە سپرایزی گەورە بۆیان دەلالەتە لەوەی کە پێشتر نیان بوو ینی 2 هەفتە 3 هەفتە لەوە پێشت ئەو ئیمکاناتیان نەبوو ئێستا دیارەکە ڕووسەکان جددیتر هاتوونەوە بۆیە یعنی شەڕەکە بەدەخالت بوونی رووسیا بێگومانەوەی دکتۆر وتی کۆریا و چینەکانیش دەوریان هەیە لەمەیە بەڵام قسەکەوەیەکە ڕووسەکان سنوورێکی نزیکیان هەیە لەگەڵ ئێرانیەکان دەتوانن زۆرتر یارمەتی بەنبار بووی بکەن بۆیە ئیسرائیل مازەندەرانیشی کرد بە بەڵێ یەکێ لە دەریای قەزوینی کرد دەریای ئەنزلی ئەوە ئەنزلی سوپای ئیسرائیلی بە فەرمی ڕایگەیان ئەڵێ لانی کەم هەفتا کەس پێوە بووە لەو هێرشەی کە ئێران کردێ سەر شارۆچکەی عەڕات. زانی ئەوانە هەموو ئەو قسانەی کە ئەیکە نەزانی دەلالەتە لەسی دەلالەتە لەو قسەیە کە لە عێراقا ئێران بەقووەتر بووە لە ئەمریکا و کۆنتترۆل لە دوای 2023 هەژمونی ئێران زۆرترە بەسەر ئەمریکا لە عێراقا ئەمە یەک دوو هەمووی کە جەنابە دێڵی سۆدانی بۆ ناچێ خۆی قسەیان لەگەڵ کە ساز خۆی بەڕاستی یعنی خۆمان نین نەکەین ینی پێمان وابێ عێراق دەوڵەتە سیادەی هەیە موسساتیە لە ڕاستیە ئەوە تەحسیل حاصلە بڕاوەتەوە کە خودی قاسم سلێمانی وتی دەجاروتی وتی ئەمە 5 پایتەخت بەڕێوە بین یەکێ لەوانە عێراق ئەمە یەک دووەم ئەم میلیشیانە ئەوەی کە تۆ پێش دوایە جیایەنەکەیتەوە بەهەرحاڵ ئەمانە نە ئیلتیزام بە حکومەتەوەکە نە ئیلتیزام بە دەستورەوەکە نە ئیلتیزام بە سوودانی بەڵام یەک شت هەیە